سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. محەممەد شیا سۆدانی چۆن بڕیارێکی تایبەت لە بەرژەوەندی هەرێم دەردەکات. حکوومەتی هەرێم مژدە دەداتە ژمارەیەک لە فەرمانبەرانی گرێبەست و وانەبێژان. وەزارەتی کارەبا ڕای دەگەێنێت پارەی کارەبا چییە تاوەکو هاوڵاتی نەتوانێت بیدات. بەجۆرەی کارنامەی حکوومەتەکەی محەممەد شیا سۆدانی ڕاستپێدراو بۆ پێکێنانی حکوومەتی نوێ عێراق چۆن بڕیارێک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەرکرا و بڕیارەکانی پێشووی دادگای فیدراڵی عێراقیش لە دژی هەرێم ڕاگیرا. هاوکات بڕیاردراوە بە بەستنەوەی سەرجەم خوێندنگە کوردیەکان ئەوانی لە دەروی هەرێمی کوردستانن بە بەڕێوەبەرەتی گشتی خوێندنی کوردی سەر بە وەزارەتی پەروەردەی فیدراڵ و گواستنەوەی سەرجەم میلاکاتەکانیان بۆ سەر وەزارەتی پەروەردەی فیدراڵی لەبارەی وەرزی شەیدانی پێشمەرگەشەوە بڕیارێکی گرنگ دراوە. لە بڕیارەکاندا ئەوە هاتووە تەرخانکردن و خەرجکردنی شەی سەداراییەکانی ئەوانەی مادی 140 دەیانگرێتەوە لەگەڵ ئەوەی جارێکی دیکە پێکێنانەوەی لیژنەی مادی 140 لە ماوەی مانگێک لە دوای پێکێنانی حکوومەت. هەروەها ڕێکەوتن لەسەر میکانیزمێکی لۆژیکی گونجاو بە جۆرەی دەستور بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکان لە داهاتوودا کە مافی سەرجەم عێراقیەکان لەخۆ بگرێت لە هەرێم و پارێزگاکان بە ئامادەکردنی ڕەژنووسی یاسای نەوت و گازیشەوە. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی وەزیراندا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی ڕاژەی ڕاست پاردووە بۆ پێکێنانی لیژنەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی فەرمانبەرانی گرێبەست و وانەبێژان. دکتۆر جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە کۆبوونەوەی ڕابردووی حکوومەتدا سەرۆکی ئەنجومەنی ڕاژەی ڕاست پاردووە بۆ چارەسەرکردنی کێشەی فەرمانبەرانی گرێبەست کە خاوەن بڕوانامەی ماستەر و دکتۆران. وتیشی حکوومەت دەیەوێت ئەم بابەتە بە زووترین کات چارەسەر بکرێت و لەگەڵ یاسای میلاکات بگونجێت و بودجەی پێویستی بۆ دابین بکرێت و دابمەزێن. هەموو خاوەن بڕوانامە باڵاکانی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵاش دەگرێتەوە. لە هەرێمی کوردستان دەیان هەزار فەرمانبەری گرێبەست و مامۆستای وانەبێژ لە چاوەڕوانی دامەزراندندان و وەزارەتی دارایی ڕایگەیاندووە فەرمانبەرانی گرێبەست بە دامەزراندنیان نەک نابنە بارگرانی بەسەر حکوومەتی هەرێمەوە بەڵکو زیاتر لە 2 ملیار دینار لە موچەکەیان بۆ حکوومەت دەگەڕێتەوە. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت هاوبەشان و هاوڵاتیان نزیکەی 1 تریلیۆن و 261 ملیار دینار قەرزاری پارەی کارەبان. دەژڵێت پارەی کارەبا چییە تا هاوڵاتی نەتوانێت بیدات. ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆلی کارەبای هەرێم ڕای دەگەێنێت پارەی کارەبا چییە تاوەکو هاوڵاتی نەتوانێت بیدات. هەرزانترین نرخی کارەبا لە هەموو جیهاندا لە هەرێمی کوردستانە. دەژڵێت وەزارەتی کارەبا ماوەی 2 ساڵە سوودمەند نەبووە لە هیچ بڕەپارەیەک لە وەزارەتی داراییەوە. تەنها سەرچاوەی دارایی وەزارەتی کارەبا داهاتی خۆیەتی ئەویش هەمووینا. ئومێد ئەحمەد دەژڵێت هەرزانترین نرخی کارەبا لە هەموو جیهاندا لە هەرێمی کوردستاندایە. ئێمە دەستکاری نرخمان نەکردووە و نرخ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. لە جیاتی ئەوەی کەسێک سەری مانگ پارە بدات لە سەرەتاوە بۆ خۆی دەچێت و هەر بۆ خۆشی چاودەری دەکات کە دەستی پێوە بگرێت و سوودی لێ ببینێت. خراپی ئەوە لە چیدایە؟ ڕێوشکەرێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت هەنگاوەکانی حکوومەت بەردەوامە تا پاڵەوگەی دیکە لە هەرێمی کوردستان دروست بکات و کەرتی نەوتیش بە پیشەسازی بکات. ئەمەش هەنگاوی زۆر گرنگن بۆ ئابووری و سوودێکی یەکجار زۆری هەیە کە بەرهەمی سوتەمەنی هەرزان بێت و ژیانی خەڵکی خۆشتر و داهاتیش زیاتر دەبێت. بێوارخەنسی ڕێوشکەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم هەنگاوی باشی لە بواری نەوت ناوە لەلایەک داخستنی پاڵاوگە نایاساییەکان کە کاریگەری زۆریان هەبوو لەسەر خراپی کۆڵەتی بەرهەمەکانی نەوت. ئەوە هەنگاوێکی باش بوو بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشی و خراپی کۆڵەتی بەرهەمی نەوتی بە تایبەت بنزین و لە بەرامبەردا پاڵاوگەی نوێ دروست دەکرێت.
ئەمە زۆر باشە بۆ ئەوەی بتوانێت پشت بە داهاتی نەوخۆ ببەستێت و بەرهەمەکانی نەوت لە ناوخۆ بەرهەم بێنێت. وتیشی حکوومەت هەنگاو دەنێت لە جیاتی فرۆشتنی نەوتی خاو نەوت بە پیشەسازی بکات. بەمەش دەتوانێت زیاتر پێویستی ناوخۆ دابین بکات و هەر وڵاتێک کە خاوەن نەوت بێت و بتوانێت پێداویستی ناوخۆ دابین بکات دۆخی ئەو وڵاتە سەقەمگیر دەبێت و پێش دەکەوێت و ژیانی خەڵک خۆشتر و دەرفەتی کار زیاتر دەبێت. ڕوونیشی کردەوە حکوومەتی هەرێم پلانی هەیە ئەگەر دۆخەکە لەبار بێت پاڵاوگەی دیکەش دروست بکات. پلانەکە ئەوەیە کە 3 پاڵاوگە لە پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک دروست بکرێن بۆ ئەوەی کەرتی نەوت بە پیشەسازی بکرێت. ئەمە لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین قەیران بوونەتەوە و لەگەڵ نزیک بوونەوە لە وەرزی زستان و هاتنی سەرماش حکوومەت نەوتی دابەش نەکردووە و نرخی 1 بەرمیل نەوتیش لە بازاردا بە 250,000 دینارە. ئەمەش نیگەرانی زۆری لێکەوتوتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.